ڕۆژی یەکشەممە شاندێکی وەزارەتی پێشمەرگی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەفیندزەیی وتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی فەڕەنسا ئۆلاند کۆبوونەوەیەک کە ئۆلاند خۆی لە ڕۆژی پشووی خۆیدا داوای کردبوو. La France a toujours été aux côtés des Peshmerga. ئەمڕۆ من ویستم پێشوازی لە شاندی کە فەرماندەی پێشمەرگەش لەگەڵیاندایە بۆ ئەوەی دووپاتی بکەمەوە کە فەڕەنسا پاڵپشتی پێشمەرگە و گەلی کوردستانە لە جیاتی هەموو جیهان شەڕی داعش دەکەن. ئەو شەڕی ئەوان دەیکەن تەنها بۆ کوردستان نییە، تەنها بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە، ئەوە شەڕی هەموو جیهانە. ئەرچی هاوپەیمانەی نێودەوڵەتیشە ڕاستەوخۆ و هاوکاری پێشمەرگە بکات. هەروەها فەڕەنسا ئۆلاند پێشمەرگی وەک سیمبۆلێک لە شەڕی دژی داعش ناوهێنا، ستایشی ڕۆڵی پێشمەرگە و بەرهەمهێنانی فلیمی پێشمەرگەی کرد. لە یەک کاژێری کۆبوونەوەدا ئۆلاند گوێی بۆ داواکاریەکانی کورد گرت. لە میانەی قسەکەی خۆمان ئێمە باسی ئەومان کرد کە هەرێمی کوردستان دووچاری قەیرانی دارایی بووتەوە و بەبڕینی بوجە لە بەغدا و دابەزینی نرخی نەفت و هەروها 1000 کیلۆمەتر کە شەڕی داعشمان هەیە، پێویستە وڵاتانی وەکو فەڕەنسا کە بەشێکی سەرەکینە لە هێزەکانی هاوپەیمانان هاوکاری هەرێمی کوردستان بکە. تایبەتی لە کاتێک کە عێراق ئێستا لە دانوستاندندایە لەگە IMF و بانقی دەولی جەخت لەوە بکرێتەوە کە بەشە شایستەکانی دارایی هەرێمی کوردستان فراهم بکرێتن. فەڕەنسا ئەو وڵاتی کە لە دێر زەمانەوە پەیوەندی پتەوی لەگەڵ کوردستان هەیە و لە سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا هاوکاری سەربازی پێشمەرگەی کردووە، ئۆلاند کە یەکەم سەرۆک بوو سەردانی هەرێمی کوردستان کرد، وەک یەکەم سەرۆکیش لیستی داواکاریەکانی لە شاندی پێشمەرگە وەرگرت. لیستێکی داواکاری هێزی پێشمەرگەماندا پێی لە ڕووی چەک و تەقەمەنی و هاوکاری تری سەربازی و هەروەها ئێمە داوامان کرد فەڕەنسا وەک وڵاتێکی گرنگ لە کوالیش تەحالوفی دووەلی لە دژی داعش هاوکاری دارایی هێزی پێشمەرگەش بکە، وەکو ئەمریکا کە بڕیاری داوە هەندێک هاوکاری هێزی پێشمەرگە بکە. سەرۆکی فەڕەنسا مژدەی بە شاندەکەدا کە لەگەڵ وەزیری بەرگری وڵاتەکەی بەسەر لیستی داواکاریەکاندا بچنەوە و پێداویستەکانی پێشمەرگە دەستەبەر بکەن. سە ساڵ لەمەوبەر فەڕەنسا لایەنێکی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆ بوو کە کوردستانی کردە چواربەش، بەڵام ئەمڕۆ سەرۆکی ئەم وڵاتە لە پاریسەوە بڕیاری هاوکاریکردنی پێشمەرگەیدا بۆ پاراستنی خاکی کوردستان لە شەڕی دژ بە داعش. ئاڵەشاڵی ڕوودا و پاریس.